زۆر سپاستانەکەم کە منتان بانکێشت کردووە بۆ کردنەوەی ناوەندی کەلتوری چۆمان. شەرەفێکی گەورەیە بۆ من وەکو هاوڵاتیەک لێرە بم. ڕاستە من پێگەم پۆستی جێگیری سەرۆکی حکوومەتم هەیە، بەڵام حەزەکەم لێرە ئەمە ڕوونی کەمەوە بۆ ئێوەی بەڕێز لێرە و بۆ دانیشتوان و بۆ بینەرانی کەناڵەکان کە ئەمڕۆ تەماشای ئەم مەراسیمە ئەکەن. ئەمە بارەکای حکوومەت نییە، ئەمە پرۆژەیەکی حکوومەتیش نییە، ئەمە پرۆژەی خەڵکێکی ئەم دەبەرەیە کە هەستیان کردووە کە بۆشاییەک هەیە لێرەدا. ئەم ناوەندە کە ئەمڕۆ دروست بووە، کە ئەمڕۆ ڕائەگەێنرێت، کە ئەمڕۆ دەستەکا بە چالاکیەوە بەشێک لەو بۆشاییە پڕکاتەوە، وا بکات کە خەڵکی ئەم دەبەرە بیر لە ئایندە بکاتەوە. نامەوێ ئێرە ببێ بە بڵین سێبەرێک بۆ حزبێک یان هیچ لایەک بێت خۆی بک بە ساحیبی ئەم شوێنە، بەڵام ئەوە ئێوەن کە ئەبێ ئەوە بپارێزن، ئێوە ئەبێ سەربەخۆی ئەم ناوەندە بپارێزن، ئێوەن کە ئەبێ مزداقیەت و قووەتی ئەم ناوەندە بپارێزن لە تەدەخولاتێک بێ، لە فشارێک بێ، لە داواکاریەک بێ، لە هەر لایەنێک بێتەوە. بۆیە من هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. من هیوادارم کە ئێوە بتوانن لە ڕێگای ئەم ناوەندەوە پەرە بە پیشەی جاجا بدەن، پەرە بە کەلتور بدەن، چونکە کەلتور بەشێکی سەرەکی کۆبەڵگای ئێمەیە. بەداخەوە سیاسەت بووە بە هەموو شتێک بۆ هەمومان. سیاسەت وا زاڵ بووە لە ناو ژیانی کۆمەڵگای ئێمە کە وەختمان نەماوە بیر لە شتی تر بکەینەوە. هەڵەسین لە خەو سیاسەتە، چین بۆ دەوام هەر سیاسەتە، چینە سەر ئینتەرنێت و سۆشەڵ میدیا هەر سیاسەتە، یەینەوە سەیری کەناڵی تەلەڤیزیۆنەکانەکەین هەر سیاسەتە، ئەچینە خەوین هەر سیاسەتە. بۆی من هیوادارم لە ڕێگای ناوەندەکانی وەکو ئەم ناوەندە وامان لێ بکاتەوە کە بیهێنێتەوە بیرمان کە دنیا و ژیان هەر سیاسەت نییە، زۆر پشتی تر هەن کە ڕەنگ بێت مایی دڵخۆشی بێت، مایی دەوڵەمەندی کۆمەڵگا بێت. بۆی من ئەو داواکاریم هەیە کە ئێوە بتوانن ئەو توانایی کە لەم دەبەرە هەیە کۆی بکەنەوە، ئەو توانایی کە لەم دەبەرە هەیە پێشکەشی خەڵکی ئەم دەبەرەی کەن و پێشکەشی تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستانی بکەن و پێشکەشی دەوروبەریشی بکەن. ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کە بەشێک لە بەرهەمی خەڵکی بەتوانای ئەم دەبەرە ئەبینم. بەدڵنیام خەڵکی زۆر بەتواناتریش هەن لە بوارەکانی جاجادا. بۆی من ئەمە هەم دەستخۆشیەکە بۆ ئەو فکرەی ئێوەی کە هاتوون هەستان بەم بۆشایە کردووە و هەوڵتان داوە ئەم بۆشایە پڕکەنەوە، بەڵام لایەکیشەوە تەحەدایەکیشە بۆ ئێوە کە داواتان لێەکەم ئەو بۆشایی کە هەستی پێکەن پڕیکەنەوە. فەرموو ناوەندێکتان هەیە، دڵنیام خەڵکی دڵسۆزی شەبێت کە پشتیوانتانە بێت بەبێ بەرامبەر، بەڵام ساحەکەتان بۆ کراوەتەوە، ڕێگاکەشتان بۆ کراوەتەوە، شتێکی باشی لێ دروستکەن، شتێکی لێ دروستکەن کە بجێی شانازی بێ بۆ خۆتان، بۆ کارمەندەکانی کە لێرە ئیشەکەن، بۆ خۆبەخشەکانی کە لێرە ئیشەکەن و بۆ خەڵکی ئەم دەبەرە تاکو بڵێن بە فەعلی بەبێ جیاوازی، بەبێ فەرق و جیاوازی ئێرە خزمەتی کەلتوری کردووە، پەرەی بە فەرهەنگی کوردایەتی و کوردەواری و کوردستانی داوە، خۆی دوور ڕاگرتووە لە سراع سیاسیەکان و خزمەتێکی گیاندووە بە خەڵکی ئەم دەبەرە کە شایستەی ئەمە و زۆر زۆر زیاتریشن. شەرەفێکی گەورەیە بۆ من کە بانکێش کراوم بۆ ئەم مەراسیمە. هیوای سەرکەوتنتان بۆ خوازم کەی توانیم هاوکارتان بم، هاوکارتانە بم.